نیوەڕۆیەک لە خولی زمانەوانی گەڕامەوە. عیماد بە خێرایی بەرەو ڕووی من هات و ئەمزانی تووشی شەڕ بۆ لەگەڵ جەزای زەڕەنگەر، چونکە جەزا زۆر ڕقی لە من و عیماد بوو. پرسیم خێرە چی بووە؟ وتی مژدەم بەرێ، پۆستێکت لە بەشی پەنابەرانەوە بۆ هاتووە، منیش خۆم پێ نەگیرا و کردومەتەوە سوپاس بۆخوا لەم وڵاتە وەرگیراویت، لە خۆشیدا هاوارم کرد و ئەم قیژان. عیماد وتی سوزدەی سوپاسگوزاری بەرە بۆ خوای تاک و تەنها. لەبەر ئەو شەکرە بەفرەی وڵاتی سارد و سەرمایە سوزدەی شکرم برد بۆ خوای پاک و بێگەرد. بە کامەرانیەوە گەڕاینەوە، لە پاشاندا لە دوای چەند هەفتەیەک نامەیەک بۆ جەزای زەڕەنگەر هات، لە بەشی پەنابەرانەوە بەداخەوە وەرنەگیرا بوو. زۆر ناڕەحەت بوو. لە ڕاستیدا پێم ناخۆش بوو، بەڵام لەلایەکی ترەوە ئاسایی بوو بەلامەوە. لە بیرمە کاتی خۆی پێیوتم بۆیە ئەبم بە مەسیحی بۆ ئیقامەکەم باشە، بەڵام دڵم نەهات لەو کاتەدا پێی بڵێم کاک جەزا ئیقامەکەت جوانە. وتم با کێشت دروست نەبێت، وازم لێ هێنا. من زۆر دڵخۆش بووم، بە دوای کاردا وێڵ بووم، هەر لە پەیوەندیدا بووم لەگەڵ هاوڕێکانم. ئەمویست ئەو جێگایە بەجێ بێڵم و بەرەو شارێکی گەورەتر بڕۆم. ئێوارەیەک لەگەڵ عیماد و کاک محەممەد لە ناو بازاردا ئەسوڕێنەوە. دیسانەوە تۆماسی قەشەی کڵێسەکەمان بینی و هات بۆ لامان و سڵاوی لێکردین. بە گەرمی هەواڵی من و کاک محەممەدی پرسی. لە دوای باسێکی زۆر و پیرۆزبایی لە من و کاک محەممەد کرد کە وەرگیراوین لە وڵاتە و تۆماس وتی خوسرە و ئینجیلەکەت خوێندەوە؟ وتی سەرنج و بۆچونت چییە؟ وتم لە ڕاستیدا سەرنج و تێبینیم زۆرە تۆماس، بەڵام لێرە نابێت، کێشەیەکی تر دێتە پێش، ئەویش ئەوەیە کە ناتوانم ئەوەی لە دڵمدایە دەری بڕم. خۆ دەزانی من زمانەکەم زۆر باش نییە، پێویستمان بە سیامەک ئەبێ بۆ ئاخافتن و گفتوگۆ. تۆماس وتی باشە، کەی پێتان خۆش بوو وەرن بۆ کڵێسە، بەڵام کاتێک دابنێن. وتم خۆم وەڵامت ئەدەمەوە. ماڵ ئاواییمان لە یەکتر کرد. ڕۆم کردە عیماد و پێم وت کە من نەوەی سەلاحەدینم، ئیتر کاتی ئەوەیە پێیان بڵێم ئاینەکەتان دەستکاری کراوە. بەڵام دیار بوو عیماد زۆری پێناخۆش بوو، حەزی بەو دانیشتنە نەبوو، بەڵام من داوام لێکرد کە لەگەڵماندا بێت. لە دوای ئەوەی زۆرم لێکرد ڕازی بوو. عیماد وتی باشە، بەڵام بەمەرجێک تۆ نابێت ئاخافتن بکەیت، تەنها من گفتوگۆکەم. منیش لەبەرەوەی عیمادم باش ئەناسیم زانی منی خۆشەوی بە دوای چاکەی مندا ئەگەڕێت ڕازی بووم، بەڵام زۆرم بەلاوە سیر بوو. وتم بۆ عیماد جان؟ وتی لەبەرەوەی تۆ شارەزانیت لە ئاینی ئیسلام سەرەتاتە هەست و سۆزت ناسکە لەوانەیە زوو هەڵبچیت، یان بە وشەیەکی ئەوان بیرت بگۆڕێ، یان زۆر جار بەهۆی فرێدانی وشە مرۆڤ لە ئیسلام دەرەچێ. لەوانەیە ئەو کەسێکی بەتوانا بێ لە کاتی ئاخافتندا بیر و هزری تۆ بشێوێنێ. وتەکانی عیمادم بە باش زانی کە من تەنها گوێگر بم، بەڵێنمدا کە دانیشم بە هیچ جۆرە ئاخافتن و مناقەشێک نەکەم. چوین بۆ کتێبخانەی ئەو شارە، لە پرزگەکەی هەندێک پەرتۆکی نووسی تا بۆی دەستەبەر بکەم. یەکێک لەوانە بیرم دێت پەرتۆکێکی ئەحمەد دیدات بوو، بۆ یەکەم جار ناوی ئەحمەد دیداتم لەوێ بیست. پرسیاری لەمەر کرد ئەمانە لەسەر چ بیر و باوەڕێکن؟ ئۆرتۆدۆکس، کاتۆلیک یاخود پرۆتستانت؟ من نەم ئەزانی، بەڵام ئەو زانیاریەم وەرگرت لە پاشاندا کە پەرتوکەکانی بەدەستگەیشت. لە دوای یەک مانگ ئامادەی خۆی نیشاندا. وتی من ئامادەم بە پشتیوانی خوای گەورە. من زۆرم بەلاوە مەبەست بوو کە گوێم لە وتوێژی عیماد و تۆماس بێ، بۆیە خێرا پەیوەندیم بە تۆماسەوە کرد کە کات دیاری بکە بۆمان. ئەویش بە خۆشحاڵیەوە کاتی بۆ دیاری کردین و من وەڵامەکەم داوە بە عیماد، بەڵام دیار بوو عیماد زۆرە ترسا. پێم وت زۆر شڵەژاو دیاری عیمادی برام. عیماد وتی ئەمە شەڕەدەمە، ئەترسم توانای ئەو شەڕەدەمەم نەبێ. پاشان بیری چەند کەسێکی وەک تۆ تێک بچێ لە پاشە ڕۆژدا من بەرپرسیار بم.
ئەم ئاینە کێشەکەی لەوەدایە کە بە ئارەزووی خۆت ناتوانیت ئوت وێش بکەی، بۆیە ئەترسم براجان دەستی کرد بە گریان باوەشی پێداکردم و من ئەوەندەی تر خۆشەویستی عیماد چووە دڵم. گەورەی و پاکی ئەو دینی ئیسلامم بۆ دەرکەوت، دڵخۆشیم دایەوە. ئەو ئایەتەم بیرخستەوە کە ئەفەرمێت: وَإِن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بصورة من مثله. كخواي گەورە بە هەموو خەڵکیەڵێت ئەگەر ئێوە لە گوماندان لەو قورئانەی کە بۆ پێغەمبەرمان ناردووە وەرن سوورەتێک وەک ئەوە بنووسن کە هەرگیز ناتوانن. بۆ کۆتاییش هەر ناتوانن، بێگومان هەرگیز ناتوانن. لە پاشاندا بیرم خستەوە هیچ نووسراوێک لەم بوونەدا ناتوانێ ئاوا بێپەردە بە خەڵکی ڕابگەێنێ کە هیچ خێچ و خوارێکی تێدا نییە. گەڕاز دەکەن وەرن ورد بنەوە لە قورئان، بەڵام نووسەرانی هەموو پەرتووگە گەڵێن جێگای ڕەخنەیە، تەنها قورئان نەبێ، تۆ بە قورئان ئاخافتت بکە. کە ئەم وشانم بۆ باز کرد باوەشی پێداکردمەوە دووبارەوتی خوای گەورە بتپارێزێ. بە دەنگە خۆشەکەی خۆی سەرەتای سوورەتی کەهفی بۆ خوێندمەوە، پاشان بەدڵ ئارامیەوە بەرەو کڵێساکە کەوتینە ڕێ. کە گەیشتینە ئەوێ زۆر بە گەرمی بە خێراتنیان کردین، ڕێزێکی زۆر باشمان گیرا. تۆماس ڕووی کردە من و بە پێکەنی نەوتی بزانین چی سەرنجی ڕاکێشاوی. وتم من سەرنجەکانی خۆم بۆ عیماد باس کردووە، ئەو ئینجیل و پەرتوکەکانی خوێندوێتەوە. ئەگەر ئەکرێت تۆ و سیامەک و عیماد و توێش بکەن، من جارێ جێگرە بم تا کۆتایی و توێژەکانتان. ئەو کاتا من بە جۆرەی توانای خۆم لە دیرۆکەکانتاندا بەشدارە بم. بەڵام تۆماس هەرچی عیماد بڵێت من لەگەڵیدا هاوڕام، واتە زۆر بێپەردە ئەڵێم ئەو نوێنەری منە، هەرچی ئەو بڵێت من پشگیریەکەم. کەوام وت عیماد زۆری پێخۆش بوو، بە هێمەنی وتی خوا بتپارێزێ. من چاوێکم لێداگرت وتم ئێمە نەوەی سەلاحەدینین، دەستی کرد بە پێکەنین، بەڵام سیامەک مۆڕەی لێکردین. لەو کاتەدا تۆماس ڕووی کردە عیماد وتی من بانگهێشتانەکەم بۆ ئەم دینە، من مژدەدەرم بۆ ئێوە تا لەو بەهەشتەی کە عیسا خۆی بۆ لە خازدا جێگایەک بۆ ئێوە دابینکە. من خۆشحاڵە بم گەر ببنە گاور و خۆشبەخت بن، نەوەک سەرگەردان و بێ ئاین بسوڕێنەوە. زۆربەی زۆری کوردەکان و عەرەبەکان لەسەر دەستی من بوون بە گاور. هیوادارم ئێوە چاو لەوان بکەن، ئێمە هیچمان ناوێت لە ئێوە، تەنها ناسنامەی ئاینی خۆتان بگۆڕن. لەو کاتەدا یەنیکا خۆی کرد بە ژوورەکەدا و لەگەڵماندا دانیشت، بە خێراتنێکی گەرمی کردین و خۆشحاڵی خۆی دەربڕی بە هاتنمان. تۆماس هەر بەردەوام بوو لە وتەکانی، دۆسیەکی بۆ من و عیماد دەرهێنا و کە گوایە چەند یارمەتی خەڵکی لێ قەوماو ئەدەن لە ئەفریقا و ئاسیا و وڵاتانی تری جیهان، بەڵام عیماد هەر بێدەنگ بوو. تۆماس ڕووی کردە من وتی بۆ بێدەنگن؟ وتم چاوەڕێی عیمادەکەم تا بکەوێتە گفتوگۆ. سەیرێکی عیمادم کرد وتم ئەگەر ناتەوێ ئاخافتم بکەی با بڕۆینەوە. عیماد وتی سیامەک ئەوەی کە من ئەمەوێت بیڵێم ئەتوانیت وەری جێڕیت بۆ زمانەکەی ئەوان؟ سیامەک وتی من ماوەی 28 ساڵە لە وڵاتم، توانام باشە بۆ وەرجێڕان. عیماد وتی من هەندێک پرسیارەکەم، لە دواییدا وەڵاممان بدەنەوە. ئەگەر وەڵامەکانیان جێگەی بڕوابوون، عەقڵ بڕوای پێکرد، ئەوە من و خسرە و هەردووکمان ئەبینە مەسیحی و بە دڵی ئێوە ئەبین و لە پێناویدا کاریشی بۆکەین. عیماد بەردەوام بوو لەو توێژەکەی. سەرەتا سوپاس و ستایشی خوای تاک و تەنهای کرد، خۆی ناسان کە موسڵمانێکی تونسیە، هەموو پێغەمبەرانی وەک یەک خۆشەوێ کە 5 پێغەمبەریان جێگایەکی تایبەتیان هەیە و پاشان وتی لەناو ئەو پێغەمبەرانە کەسێکیان کە ناوی محەممەدە درودی خوای لێبێت کۆتایی هێناوە بە پێغەمبەرایەتی، لە دوای ئەو ئازیزە نێردراوی تر نایەت
و بڕوامان وایە کە عیسای کوڕی مەریەم سڵاوی خوای گەورەی لێبێت بەندە و نێردراوی خوای گەورەیە و برای پێغەمبەری ئازیز محەممەدە درودی خوای لێبێ. هەمویان کاریان بۆ ئەوە کردووە کە نیشانی بدەن بەندایەتی لە خواکانەوە بۆ یەخوای باڵادەست بگۆڕن و تەنها بەندایەتی بۆ خوای پەروەردگاری ئەم بوونە بکەن. و زۆر بەڕازگۆیی پێتان ئەڵێم ئەو دینەی ئێوە دەستکاری کراوە و گۆڕاوە، تەنانەت ئینجیلەکەتان بە ئارەزووی قەشەکانتان نووسراوە. زۆربەی مێژوونووسان و لێکۆڵەرەوەکان ئەوەیان سەلماندووە. باشترین بەڵگەش بۆ ئەم وتانەم ئەوەیە کە 500 دژایەتی ئێوە کراوە، واتان لێ هاتبوو کە بەهەشت و جەهەنەمتان بە خەڵکی فرۆشت. و فەیلسوفی فەڕەنسی ڕینان ئەڵێ ئەگەر ئەتانەوێت لە ژیانی مەسیح تێبگەن هەرگیز لای قەشەکان و کتێبە مەسیحەکان فێر نابن، لەبەر ئەوەی هەمووی درۆی گەورەیە بۆ مەسیح بەرە و سەر لێ شێواوی و تاریکیتانە بە. مێژوونووسی بەناوبانگی ئینگلیزی کە کەسێکە لە سەرچاوە باوەڕ پێکراوەکانی ئینگلیز و ئەوروپا بەگشتی ناسراوە، ئەویش ویلز کاڵێت سەرهەڵدان و گۆڕینی ئاینی مەسیحی بەدەستی شاوڵ تەرسوسی یان بۆڵز کە لە ڕاستیدا ئەو کەسە یەهودی بوو، ڕاستە هەندێک سەرچاوە یەهودی ئەو زانیاری ڕادەکەنەوە، بەڵام زاندراوە و گومانی تێدا نەماوە. کەشتیوانێک بوو لە لاهوتیات ئەسکەندەریە هێلینی. لاهوتیات ئەسکەندەریە هێلینیە، هەر لە قوتابخانەی فەلسەفی هێلینیە خوێندوێتی. زۆر کاریگەری فەلسەفەی لێکچواندنی لەسەر بووە. هەر لەو سەردەمەدا لە ناو خەڵکیدا بە عیسای ناسری ناسراو بوو. زۆربەی زۆرتان باشەزانن ئەو نووسرا و دەقانەی هەمووی لە شاوڵ وەرگیراوە کە ئێستا ڕەنگدانەوەی هەیە لە ئینجیلەکەتاندا، زۆربەی زۆری لە بیری ئەوە وەرگیراوە. هەموو لایەگەزانێ لە دوای ڕوخاندنی دەسەڵاتی ئێوە لە ڕۆژئاوادا ناونراوە بەچی؟ ناونراوە سەردەمی لەدایک بوونەوە، واتە ئێوە خەڵکیتان لە ناوە برد، تەنها بەگزادە و پاشاکان و قەشەکان سوودمەند بوون. کاتێک عیسای کوڕی مەریەم سەلامی خوای لێبێت ئەو داکۆکی لە مافی هەژارانە کرد، من چۆن بڕوا بە ئاینێک بکەم کە ڕۆژێک لە ڕۆژان لە دوای دەستکاریەوە مافی خەڵکی تێدا نەپارێزراوە. لە پاشاندا ئێمەی موسڵمان بڕوامان بە خوایەکی تاک و تەنهایە، کەچی ئێوە بڕواتان بە سێ کەسەیە کە خوایەتیان پێکێناوە. لە ڕاستیدا هیچ مرۆڤێکی خاوەن بیر و تێڕامان لەم گەردونە ئەوەی پێ قبوڵ ناکرێ و پەسەندی ناکە. گریمان ئەگەر خوا باوکی عیسا بێت و مەریەم ژنی خوا بێت کە پەنا بە خوای مەزن ئەمە درۆیە و کوفرە، کەواتە خوا پێویستی بە مناڵ هەیە، مناڵەکەیش عیسایە. ئەم خوایە بە کەڵکی خوایەتی نایەت، لەبەرەوەی پێویستی هەیە، نابێت خوا پێویستی هەبێ. خۆ ئەگەر پێویستدار بێ ئەوە خوا نییە، چونکە خوا واتە خودی خۆی هەموو شتێک ئەبەخشێ و ئەمە جێگای بڕوایە، نەک خودایەک پێکاتبێت لە کۆمەڵێک بەش. و خوای گەورە لە قورئاندا بەڕوونی باسیەکاتوە فەرمێ سوورە ئیخلاس، واتە خوای گەورە تاکە و تەنهایە و پاک و بێنیازە، نە مناڵی ئەبێ و نە ئەو لە کەس بووە. پاشان من پرسیارێکەکەم لە ئێوە، بەڵام تکە ئەکەم بەڕاستی وەڵامم بدەنەوە. ئایا ئێوە بڕواتان بە پێغەمبەر محەممەد درودی خوای لێبێت هەیە؟ تۆمازوتی بێگومان نەخێر. ئیمادوتی کەواتە موسڵمانەکان لە ئێوە باشترن، ئەوان بڕوایان بە عیسای کوڕی مەریەم و هەموو پێغەمبەران هەیە، سڵاوی خۆیان لێبێ. و هەر عیسای کوڕی مەریەم بوو مژدەی دا بە ئێوە کە پێغەمبەرێک لە دوای من دێ ناوی محەممەدە، ئەتوانن بڵێن نووسرایی وا نووسراوە؟ من گومانم نییە لەوەی کە بێدەنگن لە ئاستیەوەدا، بەڵام زۆر جار دڵی خۆتان بەوە خۆشەکەن کە گوایە ناوی ئەحمەدە نەک محەممەد، بەڵام ئەحمەد، مەحموود، محەممەد هەرسێکیان یەک واتە ئادەن بەدەستەوە، واتە سوپاس کراو. و ئێمە بڕوامان وەک ئێوەیە کە عیسای کوڕی مەریەم دێتە خوارەوە لە ئاسمان و
سەر لە نوێ شەڕی خاچ پەرستەکان و جەلادەکانەکە و ئەبێتە کەسێک لە شوێن کەوتوانی پێغەمبەری ئیسلام. ئەمەش بە جۆرێک لە ئینجیلی پیرۆزدا نووسراوە، ئاڵێت خەڵکی ئازادەکە. منیش ئەڵێم کام خەڵک؟ ئەگەر ئیسای کوڕی مەریەم لە قودس بێتە خوارەوە، دژایەتی هاوپەیمانانی جوولەکە و مەسیحیەکە. وشەی قودس بەکار هاتووە لە ئینجیل و تەوراتدا، نەوشەی هەیکەل و نە ڤاتیکان و نە کڵێسای مەریەمی عەزرا لە فەڵەستین بەکار نەهاتووە، تەنها قودس. خۆتان باشەزانن کە قودس مزگەوتی موسڵمانانە و ئیسای کوڕی مەریەم لەوێ دێتە خوارەوە و پشگیری موسڵمانانەکە. لەگەڵ ئێمەدایە نەک ئێوە تۆماس. من بانگهێشتانەکەم بۆ ئاینی پیرۆزی ئیسلام کە ئاینی چاکە و بێگەردی خوداوەندە و ئێمە بڕوامان بە هەموو پێغەمبەران و پەرتووکە ئاسمانیەکان هەیە. ئەگەر ئەتانەوێت لە ئاینی مەسیح تێبگەن، تەنها لە ئیسلامەوە سەرچاوی گرتووە. عیسا تەنها پێغەمبەر و بەندەی خوای گەورەیە. نازانم ئێوە هەمووتان بێدەنگن لە ئاستی دانوستانەکەی من چۆن ئێستا ئێوە شەریعەت لە ئینجیلی سەردەمی کۆنە وەرەگرن، واتە تەورات بۆ جارێکیش لە سەرچاوی پاکی ئیسلام هەڵگۆزن لە کاتێکدا کە ئێمە بڕوامان بە عیسا هەیە. بەڵام جوولەکەکان نەبڕوایان بە ئینجیل هەیە و نەبڕوایان بە عیسای کوڕی مەریەم هەیە، بەڵکو عیسای کوڕی مەریەم بە درۆزن و دایکیشی بە داوێن پیس لە قەڵەمەدن. لە ڕاستیدا ئێوە عیسای کوڕی مەریەمتان خۆش ناوێ و یاری بە ئاینی پاکی مەسیحی کۆنەکەن تا ئارەزوەکانی خۆتانی پێدامرکێننەوە و دەسەڵاتی کڵێسی خۆتان لەدەست نەدەن. لەگەڵ ڕێزمدا بۆتان من ئیتر گفتوگۆ ناکەم، زیاد لە پێویست دوام. تاکو وەڵامی پرسیارەکانم نەدەنەوە، من پرسیاری تر ناکەم. هەرچەندە دەریایەک پرسیار خۆی ماداوە لە سینەمدا. عیماد سوپاسی هەمویانی کرد بۆ گوێگرتنیان و بە بێدەنگی دانیشت. منیش لە دڵی خۆمدا ئەموت ئێستا هەڵنەسی ماچێکی بکەیت. زۆر بە شێوەیەکی جوان وشەکانی لە زاریەوە ئەهاتنە دەرەوە. بەڕاستی من و ئەوانیشی سەرسام کردبوو. تۆماس سەیرێکی من و عیمادی کردووتی بەڕاستی من نەم ئەزانی کە ئێوە خاوەنی زانیارین لەسەر ئاینەکەی ئێمە و ئەو پرسیارانەی کە تۆ کردت من توانام نییە وەڵامت بدەمەوە. ئەگەر پێتان خۆش بێ من دانیشتێکی تر سازەکەم و لەگەڵ ئەو کەسانەی کە لەسەر و منەوەن و زانیاریان باشترە لەسەر ئینجیل و عیسا و ئاینەکە بەگشتی لە کاتی ئامادەبوونی ئەواندا من ئاگادارتان ئەکەمەوە. زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان، بەخێر بێن سەرچاو. عیمادوتی هەر کاتویستان دانیشتن ساز بکەن، تکایە مانگێک پێشتر ئاگادارمان بکەنەوە ئێمە هەمیشە ئامادەین. لە کۆتاییدا عیمادوتی خوای گەورە هیدایەتمان بدە بۆ سەر ڕێگای ڕاستی و بۆ ناسینی خوای تاکو و تەنها. ئامین. خواتان لەگەڵ. لە دوای دەرچوونمان لەگەڵ عیماد زۆر دڵخۆش بووین. من هەر بەدەم ڕێگا و سوپاسگوزاری خوای گەورە بووم، هەر ئەموت سەرکەوتین عیماد. بە پێکەنی عیمادوتی ماڵت ئاوا بێت، خۆشەڕە بۆ کەسمان نەکردووە. ئەو وتی کوا سەرکەوتوو بووین؟ وتم ئێمە سەرکەوتوو بووین، کەس نەیتوانی وەڵامت بداتەوە. وتی سەرکەوتن بریتیە لەوەی کە بمان توانایە ئەوان موسڵمان بکەین. ئەو کات دوو جار سەرکەوتوو ئەبووین، جارێک لە دنیادا، جارێک لە قیامەت. خسرە و کوردی برام، سەرکەوتنی قیامەت زۆر گرنگە. بەدەم قسەی خۆشەوە گەڕاینەوە بۆ باڵەخانەی پەنابەرەکان. من و عیماد خەریکی بەندایەتی خۆمان بووین. ئەو سەردەمە مزگەوتێکی خنجیلانەمان کردەوە. زۆر بەی مرۆڤە ئیماندارەکان لە دەوری ئەو مزگەوتە کۆبووبوونەوە. ڕۆژێکیان زۆر سارد بوو، کڕێوەی بەفر لەگەڵ بادا بە دەورمدا لولیە خوارد. منیش لە بازار بۆ کڕینی پێداویستەکان بە کۆمەڵێشت و مەکی زۆرەوە کە بەدەست هەڵم گرتبوو ئەگەڕامەوە بۆ جێگای تایبەتی خۆم. زۆر شەکەت بووم. تۆماسم بینی، وتم ئێستا ئەمگەێنێتە ماڵەوە کەچی ئەو پیاوە باشە هەر سەیریشی نەکردم. ئیتر لەو کاتەوە تێگەیشتم کە ئەوان شەڕ لەگەڵ بیر و باوەڕەکەماندا ئەکەن. بڕیارمدا کە ئاینەکەی خۆم خۆش بێت و هەرگیز
نەکۆڵی لێ نەکەم و دەست لە بەنداتی هەڵنەگرم تا خوای گەورە ئاینەکەی خۆی سەرەخا. بڕیارمدا هەمیشە موسڵمانیشم خۆش بێت و منیش بۆ سەرکەوتنی هەوڵ بدەم. تا ساڵێکیش من و عیماد چاوەڕێمان کرد، بەڵام ئەوان ئامادە نەبوون. ئێمەش لە دوای ئەو ساڵەوە ئەو شارەمان بەجێهێشت. من چووم بۆ ئۆسلۆ. چووینە ئۆسلۆ بۆ کارکردن. 3 کەس بووین، هەمومان ڕەبەن بووین. هەرسێکمان چووینە شوقەیەک بەیەکەوە ئەژیاین. ژیانێکی سادە و ئاساییمان هەبوو. لە ئێوارێکی ساردی ئەم سەهۆڵستانەدا خەم و خەیاڵ لە دەروازەی مندا خەریک بوو ئەڕەوایەوە. ڕەمەزانێکی زۆر خۆش بوو. دڵم ئارامی گرت بوو. ئەو ساڵە بە ڕۆمان و شعری تەراویح وابەستە بووم. هەمیشە ئاوازی من لە سوورەتی ئەلکەهف، ئەلئیخلاس، ئەلواقیعە، ئەڕەحماندا سەرچاوەی گرت بوو. ئێوارانی بەربانگم بە 3 دەنکە خورما و لە پاشاندا بە تەلەفۆنێک بۆ دایکە ئازیزەکەم فرمێسک لە چاوە قەتی سماوەکە مەشکان. تا ماندووی کاری 10 سەعاتم لە دەنگی ئەودا بێ کە پێم ئەڵێ ڕۆڵە بەو دوعا و نوزا و خێرانە بێ کە من بۆت یەکەم. لە پاشاندا خۆشەویستی ئەم ئاینە وای لێکرده بووم کە لە وڵاتی تاراوگەدا ئولفەتم گرت بوو بە 2 هاوڕێی خۆم کە هەردووکیان وابەستەی دینی پیرۆزی ئیسلام بوون. ئەبوایە سەعات 4 ئێوارە ئەوان ڕۆژویان بشکاندایە، بەڵام لەبەرەوەی من سەعات 6 لە کار تەواو ئەبووم، خۆشەویستیان بۆ من چاوەڕێیانە کرد تا هەمومان بەیەکەوە ڕۆژومانشکان تا 12ی ڕەمەزان بەم شێوە بردمانە سەر. بەڵام ئێوارێکیان زۆر بەپەلە دەستم لە ئیش هەڵگرت. زۆر غەریبی دایکمە کرد. دڵم وەک باخە هەنارەکانی شارەبان و سێوە لاسوورەکانی بلکیان و باخە ترشەکەی سەر و دێمەکە چۆن شەماڵێک لەعر و لەنجەی پێەکە. ئاوا بیرروهۆشم یادی وڵاتی بێکەسیە کرد. کە لە کارەکەم دەستم هەڵگرت بە خێرایی دەستم خستە ناو گیرفانی کۆتە سارد و سڕەکەم. بەفریش پڕوشەیە کرد. تەنانەت برژانگەکانی چاومی گرت بوو بە ئاستەم بەرپێی خۆم ئەبینی. بەدەم خەیاڵەوە سەرکەوتم بەرەو ماڵی سارد و سڕم کەوتمەڕێ، بەڵکو حەسانەوەم لە مەحزوونی نەجاتی بێ. شوێکی خۆشەویستی و دەست نوێژێک بۆ ئارامی دڵ و دەروونم بگرم، چونکە هەموو ئەو کاتانەی کە خەفەت بارە بم بیر لەوە ئەکەمەوە کە چۆن چڵکی تاوان بە ئاوی دەستنوێژ پاک بکەمەوە. کە گەشتمە بەر دەرگای باڵەخانەی ماڵە خنجیلانەکەم، لە بەردەم دەرگای ئەو باڵەخانەیەدا گوێم لە دەنگی گریانێکی ناسک و زۆر مەحزون بوو. سەرنجی ڕاکێشام. سەیرم کرد لە بەردەمی دەرگاکە کیژۆڵەیەکی ئەگری جەڕەش دانیشت بوو. سەری خست بووە سەر باڵەکانی و سەری بۆ زەوی شۆڕ کرد بووەوە. چیچکەیەکی نەرم و بەردەمیشی 3-4 دڵۆپی فرمێسکی چاوی تەڕی کرده بوو. زۆر ئاستەم بوو بەلامەوە. ئەبێ لەم وڵاتی باکوورەدا کە ئازادی ڕەهادراوە بە ئافرەتان بۆ ئەبێ ئەم ناسکە بەم شێوەیە ئەشک و حەسرەت دەرببڕێ. لەو کاتەدا وەیلێ لە حاڵی دڵم، وەیلێ لە ناڵەی خەمم. بە زمانی باوکووری پێم وت سڵاو. ئەو زیاتر هەنسکی هەڵدا و منیش زیاتر خەفەت بار بووم. دووبارە پێم وت ئایا ئەتوانم یارمەتیت بدەم؟ ئەگەر سەرماتە من ئەتوانم بت بە مەلای خۆم. ئەگەر پێویستت بە پارەیە ئەوە لای من ئاساییە. گەر برسیتە نانت ئەدەمێ و ئەگەر نەخۆشی با بەرەو خەستەخانت بەرم. دیار بۆ قسەکانی من کاریگەر بوون، چونکە لە ناخی دڵەوە ئاراستەم کرد، بۆیە بە کەساسی سەری بەرز کردەوە. دیم تاڵی ئاڵۆسکاوی قژی بەڕوومەتی فرمێسکاویەوە وەستاوم، شکۆفەی خەمی لێ ئەوەرێ. هەناسەی لە تاو هەنسک سەمفۆنیای گریانی لێ ئەباری. بە تێڕامانێکە بوو. بە لێوێکی چرچی خەمبارەوە بە منی وت
تۆ خەڵکی چ وڵاتێکی؟ زۆر خێراوتم من کوردم. بۆی پیاوەتی و شەرەفمەندایەتی کورد دەربخەم لەبیرم دێت لە ئەستەمبوڵ هاوڕێکی پیرم هەبوو زۆرم خۆشەویست. پێیوتم لە وڵاتی غەریبستان تا ئەتوانی کاری جوان بکە، چونکە تۆ کارەکتەر و شانۆمەندی وڵاتەکەتی. بۆیە خێراوتم کوردم. کەچی ئەو زیاتر فرمێسکی وەک هێشوی بەرسی لەیترێ سپیکە ئەهات نەخوارێ. ئەو ناسکەش بە زمانی شیرینی کوردی پێیوتم نەفرەت لە تۆ و لە وڵات و لە خاک و ئاوت. هەر کەمتیارێکی کورد بوو بە ناوی ئازادی دەروازەی لەشی منی ئازاد کرد. من سەربڕاوی دەستی ئێوەی کوردم، ماڵ وێران و دەربەدەری و سەرما خواردووی ئێوەی کوردم. لە دوایدا خێرا بێدەنگ بوو، سەری خستەوە سەر باڵەکانی هەر هەنسکی هەڵەدا. زۆر سەرسام بووم لە تووڕێی ئەو نامۆیە. ترسی ئەوم لێ نیشت بوو گەر من خۆم تووڕەکەم هەوری ڕەشی ئەو زیاتر بێت و من هیچ لەو تێنەگەم. بۆیە کوردە ناموسی سەرم شۆڕ کرد لە بەردەم ئافرەتێکدا، بەڵام بە دەنگێکی سامناک پێم وت: خوشکی خۆشەویستن، تۆزێک هێمن بە. من تەنها مەبەستم چاکەیە و بە دوای خێرداگەڕم، چونکە کەوتومەتە وڵاتێک خێر لە ناویدا زۆر ئاستەمە. لە پاش چاکە و پیاوەتی قسەم پێڵیت، بە خراپی ناوی وڵاتە بێکەس و خامۆشەکەمە بیت، خۆشت خەڵکی ئەوێیت گەردنت ئازابێ. لەبەرخوا پاشان لەوانەیە دەردەداریان کرد بێت. بەڵام ئازیز، من لەم دنیا نەمبیستووە و نەمدیوە کە پەنجەکانی دەست وەک یەک بن. بارحاڵ من گومانم لە خەمباری تۆدا نییە، تۆ ئازادی و هەر ئازادیشە کە تۆی هێناوەتە بەردەرگای ماڵەکەی من. ئازادیە تۆی لە خێزانت دابڕاندووە و دەنگ بەسەر مندا بەرزەکەیتەوە کە دەستی یارمەتیت بۆ درێژەکەم. فەرمودەی پیاوێکی بەرزم بیرکەوتەوە کاڵێت لەگەڵ خەڵکیدا وەک دارێکی بەردار بن، ئەگەر بەردیان تێگرتن ئێوە بەرهەمیان تێبگرن. من هیچ خراپەیەکم نەکردبووە. بۆ دوجار پێ دەڵێم ئەگەر یارمەتیت پێویستە با یارمەتیت بدەم. ئەوەش لەبەر ئەوەی بە کوردی قسەت کرد، هەرچەندە زۆر ناشرین دوایت بە زمانەکەم، بەڵام دوجاریش ئەڵێم هاوکاری دەوێت. سەری بەرز کردەوە بە دەمی چکەیەکی زۆر سەیری کرد. پێیوتم بڕۆ، من پێویستم بە تۆ نییە و عەرەبانت ڕاکێشە. بەزگەر ئەکرێت دەرگاکە لە دوای خۆت دامەخە با سەرمام نەبێت، چونکە هاڵاوێکی گەرم دێت لەبێوە. وشەی عەرەبانەکەم زۆر پێ ناخۆش بوو. جوابم نەدایەوە بەرەو هەڵکێشی باڵەخانەکە ڕۆشتم تا هاتمە ماڵەوە و دەرگای ژوورەکەم کردەوە. براکانم دانیشت بوون، چاوەڕێشیانە کردم. ئەوەندەمان یەکتر خۆشەویست، ڕۆحمان تێکەڵی ڕۆحی یەکتری ببوو. هەمیشە بە ئازار و خەمی یەکتریمان ئەزانی. بۆیە خێرا سەرخێڵوتی خەسرەیورە، بۆ خامۆشی و بزەی ئێوارانت نییە. یوسف وتی وازی لێبێنە، تۆ ئەتەبێت بە ئاسانی تووشی خەمی بکەیت. من ئەزانم برسیەتی و زۆر ماندووە. لە هەمان کاتیشدا بیری دایکێکە، بزانت دوای ئەمانە و تەراویحی ژوازمان لێ دێنێ کە کەسمان بخەبین. من و سەرخێڵ پێکەنینمان بە قسەکانی یوسفە هەو. نانیان تێکرد و منیش بە زۆر توانیم کەوچکێک بۆ دەمم بەرم. هەر خەیاڵم لای ئەو کچە بوو. زوو ئەموت تۆ بزانە لێم پرسی ناو بچییە؟ بۆ خۆشبەختی ئەبوو ئەو ڕۆژەش من قاپ و قاچاق بشۆم کە ناخۆشترین کار بوو بەلای منەوە. وتیان هەڵسە، ئەوە ئیزرائیل چاوەڕێتە لە بەردەمی سنگەکەدا، بڕۆ بەلوعەی مردن بکەرەوە و لاشەی خۆت بشۆ. بە تەوەزەلی هەڵسام دەست بکەم بە قاپ شۆردن. کە سەیرم کرد زاهی قاپ شۆردن نەما بوو. پرسیارم کرد ئەرێ برادران زاهیمان نییە؟ هەموو سەیری یەکمانە کرد. یوسف وتی ویستم بیکڕم لە یادم چوو. ئەگەر ئەتوانی لە جیاتی من تۆ پانتۆڵەکەت لە پێدایە با من خۆم نەگۆڕم ئەچی ئەیکڕیت؟ خێراوتم بەسەر چاو. ئەویش سەرسام بوو.
لەو بیرەدا نەبوو کە بەو ئاسانیە من ڕازی بم، بەڵام ڕازی بووم. مۆگناتیسێک ڕایەکێشام، ئەویش ئەو کیژۆڵەی بەردەرگای باڵەخانەکە بوو. کە چوومە خوارێ دیم ئەو جێگایە چۆڵ و هۆڵە. زۆرم پێ ناخۆش بوو. وەستام و هەڵوەستەیەکم کرد. پرسییم لە خۆم ئەو هەڵوەستەیە چی بوو؟ بۆ ئەو کیژە شەرمەزاریە بۆ تۆ. دڵیشم ئەیوت نابابە، تۆ ئەتەوێت خێر بکەی. خێرا بە خۆمم وت ڕاستە، من ئەمەوێت خێر بکەم، بەڵام بەداخەوە دەستم نەکەوت ئەو خێرە. بۆ دوجار دوای هەیڤی دڵی خۆم کەوتم لە دوڕیانی خێرکردن و بەزەیم بۆ ئەو کچۆڵە ملی ڕێگام گرتەبەر بۆ کڕینی زاهی تا قاپەکان بشۆم کە هەر یەکەیان لە ڕەنگێک بوون، هەر لە قاپی قەرەجە چوون. چەند هەنگاوێک دوورکەوتمەوە لە کڕێوەی بەفر و تاریکی ئەو زستانە ملی ڕێگام گرتبوو. لە پێشی خۆم سرم هەڵبڕی، دیم دوو گەنجی سۆماڵی لەگەڵ ئافرەتێکی باکووردا بەسەر لاشەی ئەو کیژۆڵەیە وەستا بوون. منیش زوو ناسیمەوە کە خۆیەتی ئەوەی کە من گەلاراو بووم بە شوێنیدا. خێرا دەستم خستە ژێر سەری وا خۆم نیشاندا کە ئیناسم. وتم چێ وای لێ کردووە؟ گەنجەکان ترسان پاشەخشیان کردوتیان ئێمە ئاگاداری هیچ نین، تەنها بینیمان لەوێدا بە بێهۆشی کەوتووە. جاروباریش هەڵ ئەلەرزی. ئەوان ڕۆشتین، بەڵام ئافرەتەکەی باکوور لەگەڵم دامایەوە. پێی وتم ئەی ناسی؟ وتم بەڵێ. ئەویش وتی ئەم ناسیاوەی تۆ کۆردۆین، هێرۆین، مۆرفین یان حەشیش ویان تلیاکی سادە بەکارێنێ. زۆر ترسامەتم تۆ باسی چیەکەی؟ ئەو هیچ لەمانە بەکار ناهێنێت، بەڵکو تەنها تووشی نەخۆشی دەرونی بووە، تۆزێ بێتاقەت بووە. بە زەردەخەنەیەکەوە پێیوتم ئۆکەی. منیش خێرا تەلەفۆنم کرد بۆ ئەمبوڵانس، ئۆتۆمبیلی فریاگوزاری نەخۆشخانە. ناو نیشانی جێگاکەم پێوتن. پشتی ئەو کچەشم خستە سەر ئەژنۆم، بە چاکی کۆتەکەی سەریم داپۆشی تا تۆزێک گەرم بێتەوە، بەڵام بەداخەوە ئەمبوڵانس هەر نەگەشت. خۆم لەسەرماندا هەڵە لەرزیم بێ ئەوەی کەسێک لێم بپرسێ ئەرێ کابرا لەگەڵ ئەم ئافرەتە چیتان بەسەر هاتووە؟ تەنها بەلامدا تێ ئەپەڕین و زوو ئەیانوت ئەی بێچارە، وەک نەبینن دوو مرۆڤی ڕۆحانی بین، تەنها خۆمان بەلای یەکترەوە ئاراممان گرتبێ. زووش لە دڵی خۆمدا ئەموت بڵێ ئەم ئافرەتە ڕاز بکە ئەمە تلیاکی بێ. هەر لە دوڕیانی دڵی خۆمدا مەبوومەوە و ئەموت خێرکە خێر، ئەمە پێویستی بە تۆیە، هیچ نەبێت کووردە، هاوڵاتی خۆتە، ئافرەتیشە، ئاگادار بە. لەپڕ لورەی ئۆتۆمبیلی ئەمبوڵانسم گوێلێ بوو. هەستامەوە ڕۆم کردە ئەوان، بەدەستم سەرنجی خێرایی ئەوانم ڕاکێشا بۆ ئەوەی زوو بگەنە لامەن. گەیشتن و بە چاپۆکی هەڵیان گرت و لێیان پرسییم بۆ وای لێ هاتووە. وتم نازانم، بەس ئەوەندە ئەزانم کە ئەمە کووردە و خەڵکی وڵاتی منە، تەنها حەزم کردەوە یارمەتی بدەم، ئەتوانم لەگەڵتان بێم بۆ یارمەتی ئەو، نەوەک زمان نەزانێت تا یارمەتی ئەویش بدەم. ڕازیم کردن. وتیان باشە. لەگەڵ تەرمی بێهۆشی ئەودا کەوتینە ڕێ تا گەیشتینە جێگای مەبەست کە نەخۆشخانە بوو. بە منیان وت ناوی چی؟ وتم نازانم. وتیان بگەڕێ بزانە ناسنامەکەی پێ نییە؟ دەستم کرد بە گیرفانیدا، یادداشتنامەیەک لە گیرفانیدا بوو. لە یادداشتنامەکەدا نووسرا بوو ترێ جەمال فەرج لەگەڵ ژمارەی دەستیەکیدا. خێرا تەلەفۆنم کرد بۆ ئەو ژمارەیە، زەنگی ئەو ژمارەی لە گیرفانیدا لێدا. ئیتر بۆ دوجار گومانم نەما کە ئەمە ناوی خۆیەتی و تەنها 50 کڕۆنی نەرویجی تێدا بوو لە بینی یادداشتنامەکەدا. تا سعات 8 شەو من لە هۆڵی چاوەڕێی ترێم ئەکرد. ئەموت ئاخۆی بێ نەخۆشیەکەی چی بێ، یاخود ئەم بێچارێ تووشی چی بوو بێ. پەرستارێک هاتە لاموتی ترێ پێویستی بە کەسێکە لە ژوورەکەدا بێت. ئەو بە ئاگا بوو. لێم پرسی حاڵەتەکەی چییە؟ وتی ئەمە ئیشی من نییە پێت بڵێم. منیش وتم باشە. چوون بۆ ژوورەکەی وەک سۆپای دار خەفە ببوو، هەناسەی قۆڵی هەڵەکێشە. منیش بەزەیم پیا ئەهاتەوە، حەزم نەکرد لەلایەوە دانیشم. خێرا چووم
دەست نوێژم گرت و دەستم کرد بە نوێژکردن. نوێژی عیشا و تەراویحم هەر لە ژوورەکەی ئەودا کرد و جار و باریش دوعای خێرم بۆ ئەکرد کە خوای گەورە شیفای بەخێری بۆ بنێرێت و بیخاتە سەر ڕێگای ڕاست. لە ڕکاتی کۆتایی نوێژدا بووم هەڵسایەوە بەسەر سوڕمانێکەوە سەیری منی کرد و بەبێ دەنگی دانیشت هیچی نەوت تا من لە دوعا و وێردەکانم بوومەوە. منیش خێرا هەڵسامە سەر پێوتم خوشکی ئازیز سڵاوی خوات لێبێ شکر بۆ خوا باشیت. حەز لە چیەکەی بۆت بهێنم؟ من کە لێرەم تەنها ئەمەوێت خزمەتی جەنابتان کەم لەبەر خاتری خوا. لە بیریشت نەچێ زۆر دوعام بۆ کردووی کە خوای گەورە شیفای بەڕەحمەتت بدات و چاک بیتەوە. جا چیت ئەوێت بۆت بێنم؟ ئیتر زۆر بەکەمی خۆم پیشاندا بۆ ئەوەی پەردەی شەرمی بشکێت و بە ئاسانی قسەم لەگەڵ بکە. ئەویش بە شەرمێکەوە لە ژێر لێوی پێیوتم زۆر حەزم لە شیرینیە ئەگەر ئەکرێ بۆم پەیدا بکەین. وتم بەسەر چاو هەر تۆ شیرینی؟ هەر ئێستا تۆ خۆت شیرینی. خوشکی شیرینم دەستی کرد بە پێکەنین و پێیوتم بەڕاستی تۆ لایەقی هەموو شتێکی باش و جوانیت. ئەتوانم بپرسم ناوی بەڕێستان؟ وتم تێخان من ناوم خەسرە و کوڕێکی زۆر چاکم بە پێکەنینەوە. هەردووکمان دەستمان کرد بە پێکەنین. من بە پێکەنینەوە دەرگاکەم کردەوە و بەرەو فرۆشگای ناو خەستەخانە کەوتمەڕێ. لە ناو فرۆشگاکەدا هەندێک شیرینیم بۆ کڕی زۆر بە خۆشحاڵی گەڕامە بۆ لای کە چووم ڕاکشا بوو کە منی بینی خێرا بە ئەدەبەوە هەڵساوتی ببوورە. وتم خوای گەورە بمان بورێت ئارام بە جەنابتان چۆنتان پێخۆشە ئاوا ئیسراحەت بکەن. لێی پرسییم چۆن ناوی منت زانی؟ بەسەر هاتەکەم بۆ باس کرد. زۆر ئاستەم بوو بەلایەوە. وتی تو خوا لێم ببوورە. دووبارەوتم خوای گەورە بمان بورێ من تەنها مەبەستم چاکەیە لەگەڵ ئێوەدا ئەگەر خوای گەورە لێم قوبوڵ بکە. ترێوتی زۆر ناوی خوا ئەبەیت شتێک هەیە لەم کەونەدا ناوی خوا بێت؟ بە زەردەخەنەیەکەوە پێم وت ئەگەر لەبەر خاتری خوا نەبوایە من یارمەتی تۆم نەئەدا. زۆر بوون ئەوانەی کە بەلاتە تێ ئەپەڕین و بڕوایان بەخوا نەبوو کە تۆیان ئەبینی وازیان لە لاشەی تۆ ئەهێنا و ئەڕۆشتن. سەری داخستوتی ببوورە. وتم خوا بمان بورێ. ترێوتی بۆیان باز کردوم کە گوایە ئەوانەی باوەڕیان بەدین هەیە ئافرەت زۆر بەکەم سەیرەکەن و هەمیشە وەک کارەکەرێک یان ژمارە دوو سەیرەکەن. خێرا پێم وت ترێخان ئەوەی کە جەنابتان فەرمووتان تەنها قسەی کۆمەڵێک نەزان و بێ ئاگا لە دینە بە تایبەت لە دینی پیرۆزی ئیسلام کە من زۆر وابەستم بە دینی پیرۆزی ئیسلامەوە. هەر ئەوەشە فێری کردوم دەستی یارمەتی درێژ بکەم بۆ خەڵکی لێ قەوما و بێ هیچ مەبەستێک چاوەڕوانی کەرەمی خوای گەورە بم. پاشان فێری کردم کە ئافرەت و پیا و وەک یەک سیر بکەم بە مانای ئەوەی کە هەردووکیان مرۆڤن. لەبیرت نەچێ لە دینەکەی مندا بەهەشت خراوەتە ژێر پێی تۆ بەڵام ئەو وعدە بە من نەدراوە. ئایا کامیان مافیان زۆرترە؟ لە ئاینی مندا پاداشتی چاکە و خراپە وەک یەک بەشدارن بەڵام چۆن شەو و ڕۆژ هەیە شەو تامی تایبەتی خۆی هەیە و ڕۆژیش تامی تایبەتی خۆی و بە هەردووکیان ئەوترێت زەمن. ئاواش ژن و پیاویش تامی تایبەتی خۆیان هەیە و ئەرک و فەرمانیان جیاوازە و بە هەردووکیشیان ئەوترێت مرۆڤ. زۆر جوان گوێبیستی قسەکانم بوو. خێراوتی بەخوا ڕاستە تا کاتێ لە وڵاتەکەی خۆم بووم منیش وابەستە بووم بە ئاینەکەی تۆ. زۆر باش بوو ڕێز و حرمەتێکی باشم لە ناو خەڵکی و کەس و کاردا هەبوو بەڵام بەداخەوە هەموویم لە دەستدا وا بە تەنها لە ناو ئەم جێگایەدا بێکەس کەوتوم و گۆرانی بۆ تەنهاییم ئەڵێم. منیش کردم بە قسەی خۆش لەگەڵیدا و خێرا پێم وت کەواتە ئێوەی ئافرەت هیچ نرخێک بۆ پیاوان دانانێن کەچی خۆتان داوای مافەکانیش لە ئێماکەن. ئەی من کە سوبرای تۆ نیم مەگەر پیاو لای ئێوە ژمارە دووە؟ دەستی کرد بە پێکەنین و وتی خەسرە و بەڕاستی من لە ئاستی تۆدا شەرمەزارم و نازانم چیت پێ بڵێم مەگەر بتکوژم ئەو جا چاکەی تۆ بدەمەوە.
منیش بە زەردەخەنێکەوتم نەوەڵڵە چاکەی وام ناوێت تۆ من بکوژی. ئیتر دەستمان کرد بە پێکەنین و هەندێک نقڵیشمان خوارد، کەمێک بێدەنگی ڕووی تێکردین. وتمە توانیت باسی ئەو بێتاقەتی خۆتم بۆ بکەیت بۆ جیرۆدەی بەگریانەوە. ترێوتی باس و بەسەرهاتی من زۆر درێژە، چۆن ئافرەت ئەکەوێتە ناو خوێن و بۆگەنی ناشرینەوە. باسەکەی منیش باسی شەرمەزاریە، باسی خۆمت بۆ بکەم یان کڵۆڵی و بێ ئاگاییم لە دنیا و ساویلکەیم لە بەرامبەر مرۆڤەکاندا و دڵپاکی خۆم بۆ خەڵک نازانم لەکوێوە دەست پێ بکەم. با ناوی لێ بنێم شەوی سوور و لە شەوی سوورەوە دەست پێ بکەم. 6 مانگ لەمەوبەر جەژنی لەدایکبوونی من بوو لە قوتابخانە نەمویست کەس بزانێ، بەڵام 2 هاوڕێی کوردم لەگەڵدا بوو پێیانوتم تۆ ئەبیت بە 25 ساڵ جوانترین تەمەنی مرۆڤە، بۆ جەژنی لەدایکبوون ناکەی. ئەمانە و چەند قسەیەکی تر وای لێکردم کە ڕازی بم بە قسەکانیان بە گوێیان بکەم. ئەوەشم بە بیردا هات وتم نەوەک بڵێن ترێ نایەوێت پارە بەکاربێنێت و کچێکی دەست داخراوەتم باشە چوینە دەرەوە. سەرەتا وتیانەچین بۆ قاوەخانە لەوێ 2 کەپەچینۆ ئەخۆینەوە. کە چوین دانیشتین و دەستمان کرد بە قسەی خۆش و گاڵتە و گەپ لەپڕ 2 گەنجی جوان خاس هاتنە لامان و چۆنی و چاکیان لەگەڵ ئاوانی هاوڕێم کرد. ئاوانیش ئێمەی بەنامە و ئازاد ناسان کە گوایە ئەم دوانە هونەرمەندن و گۆرانی بێژن. داوایان کرد لەگەڵمان دانیشن. ئاوانوتی ئەمڕۆ جەژنی لەدایکبوونی ترێ. هەمویان پیرۆزباییان لێکردم، بەڵام ئازاد زۆر بە شێوەیەکی سێت تەماشای منیە کردووتی هاوڕێن ئاگەر پێتان خۆشە وەک دیاریەک بۆ ترێخان پێم خۆشە من بانگهێشتان بکەم، من خاوەنی ئەم مێزە بم. بە بەردەوامی ئەم قسەی دووبارە کردەوە و وای لە من کرد کە ڕازی بم. زۆر سەرنجی منی بۆ لای خۆی ڕاکێشا و خێرا باسی ئەدەبیاتی کرێکاری کرد لەسەر ئازادی مرۆڤ بە تایبەت ئافرەت. ئیتر وامزانی کە ئەمە باوکی مارکسە لە لای سارتەر گەڕاوەتەوە و دایکیشی سیمۆن دیڤۆفوارە و باسی زۆربەی تابلۆکانی ڤانکوخی بۆ کردم و هۆنراوەیەکی تایبەتی هەبوو بۆ ژیان لە ڕێگەی بیرروهزری چەپەکی ڕادیکاڵەوە. باسێکی لە فەلسەفەی پۆست مۆدێرنی بۆ کردم چونکە حەزم لە فەلسەفە کرد. ئیتر زیاتر سەرنجی ڕاکێشام، زوو ناوی منی ئەهێنا و سەیری دەست و پەنجەکانیە کردم. وام لێ هاتبوو بە ئاراستەیەک بڕۆم کە خەیاڵم لە ئەسپی ئەودا تاو بدەم. بەو قسانەی زۆر سەرنجی منی گرت. خۆشەویستان، لاڵقەی داهاتوودا درێژەی ناوڕۆکی ئەم کتێبەتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی عەتا قەرەداقی جێبەجێکار پێشڕەو عومەر پێشکەشکار پەسەند بفەرمونون. هاوڕێمان بن.